ورن با شتێک بەئافرێنین. ئایا بوون و نەبوون وەک یەکن؟ ئەمە پرسیارەکەیە. بوون و نەبوون. ئایا مرۆڤ دەتوانێت لە نەبوونەوە شتێک بەدی بهێنێ؟ سەرەم مێزەی من بۆشە و سەرچەفێکی ڕەشی پێدادراوە. گەر ملیاران یان تریلیۆن ساڵی بەسەردا تێپەڕێت دەشێت تەنێک لەسەر ئەم مێزەی من دروست ببێت؟ زانست سەبارەت بە وجود دوو یاسای گرنگی هەیە. یەکەمیان سەبارەت بە مانەوەی تەنەکانە. گەر شتێک هەبێت لەناو ناچێت، هەروەها گەر نەبوویش بێت نایەتە ناوبوونەوە. من ئێستا لەم ژوورەدام و سەر مێزەکەم خاڵیە. گەر ملیاران یان تریلیۆنان ساڵ بەسەر ئێستادا تێبپەڕێ، ئایا دەشێت تەنێک لەسەر ئەم مێزەی من دروست بکات؟ باشە، تەنانەت ئەم بەردە پێویستی بە پەیداکەرێک هەیە. دەشێ ئەم بەردە لەناو بچێ؟ گەر ژینگەیەکی داخراوی بۆ دروست بکەم لەناو ناچێ، واتە دووری بخەمەوە لە هەموو ڕەشەبا و گەردەلول کە دەشێت بە تێپەڕینی کات بیکەن بە تۆز و شی ببێتەوە. باشە گەر ماددەکان یەک بگرن لە سایەی کارلێکە کیمیاییەکانەوە، ماددەکان کەم و زیاد دەکەن، با سەیری چەند تاقیکردنەوەیەک بکەین. دوو مادەی کیمیایی تێکەڵ بە یەکتر دەکەین و مادەیەکی جیاواز بە تایبەتمەندی گەلێکی جیاوازەوە دێتە ئارە. ئەمەی دروست بۆ کۆباڵ کاربەنیتە. کێشی سەرەتایی هەردووچیان لە پێش تاقیکردنەوەکەدا 364 گرامە. ئەم بڕە لە دوای کارلێکەکەیش گۆڕانکاری بەسەردا نایەت. لەبەرەوەی قەبارەی تەنەکان پەیوەندی ڕاستە و خۆیان لەگەڵ ژمارەی ئەتۆمەکاندا هەیە، کارلێکە کیمیاییەکان گۆڕانکاری بەسەر ژمارەی ئەتۆمەکانیاندا ناهێنن. هەر بۆیە ماددە کەم و زیاد ناکە، کەوایە ماددە لە بوونەوە لەناو ناچێت، لە نەبوونیشەوە پەیدا نابێت. باشە لە گەردووندا جگە لە ماددە چی ترمان هەیە؟ هەر یەک لە ماددە و وزە دوو دەرکەوتی جیاوازی هەمان شتن. مانەوەی وزە، ئەو شتەی کە لێ تێگەیشتنی زۆر قورسە وزەیە. سەبارەت بە وزە یەکەم یاسای تێرمۆدینامیکمان هەیە. هەر وزەیەکەیە لەناو ناچێت، تەنیا گۆڕانکاری بەسەر فۆرمەکەی دادێ، واتە جۆرێکی وزە دەگۆڕێت بە جۆرێکی تر. وزەیش چەند جۆرێکی هەیە: وزەی بارگەکراو، وزەی جوڵە، وزەی گەرمی، وزەی دەنجی، وزەی موگناتیزی، وزەی ئەتۆمی. هەر یەک لەم جۆرانەی وزە دەشێت بگۆڕێن بۆ جۆرەکانی تر، بەڵام هیچ کاتێک ئەو بڕە وزەیەی لە گەردووندا هەیە کەم و زیاد ناکات. بۆ نمونە لەم جۆلانەیەدا دەشێت هەر یەک لە وزەکانی بارگەکرا و جوڵە ببینین. لە کاتی دیلانێدا چاومان بە وزەی جوڵە دەکەوێت. گەر لە کۆتاخاڵی لوتکەییدا بوەستین، ئەم جارەیان وزەی جوڵە دەگۆڕێت بە بارگەکراو. گەر بەرەڵای بکەینەوە دیسان دەگۆڕێتەوە بە وزەی جوڵاو. والتەر لیڤن پرۆفیسۆرێکی زانستی فیزیایە. لەوانەکەیدا تاقیکردنەوەیەک پیشانی خوێندکارەکانی دەدا. تۆپێکی مەرمەری بەدەستەوە گرتووە، وەک جۆلانەیەک هاتوچۆی پێدەکا. لەو کاتەدا کە دەیوەستێنێ وزەی بارگەکراو دروست دەبێت، کە بەرەڵایشی دەکات دەبێتە وزەی جوڵە. بەڵام وزەکە وەک خۆی بە پارێزراوی دەمێنێتەوە. گەرکەمێک لە ئاستی خۆی زیاتر بڕوا، چەناگەی مامۆستاکە خەڵتانی خوێن دەبێت. وزەی بارگەکراوی ئەم بەردە لە ئێستادا سفرە. بۆ نمونە من وزەی خۆم بەکار دەهێنم و بەرزی دەکەمەوە. ئێستا هێندەی بەرزی لەسەر مێزەکەوە کە ڕەتی قورسەکەی خۆی بکەین، وزەی بارگەکراوی بەدەستێناوە. گەر بەردەکە بەر بدەمەوە لە ڕێگەی وزەی جوڵەوە دەکەوێتە سەر مێزەکە و وێرانی دەکات. ئەو ئاوەی لە بەنداوەکاندا دەوەستێنرێن جۆرێک لە وزەی بارگەکراوی بۆ دروست دەکات کە دەرگای بەنداوەکە دەکرێتەوە، دەگۆڕێت بۆ وزەی جوڵە و خولۆکەکان دەخولێنێتەوە. بەم شێوەیە وزەی کارەبا دروست دەکرێت. دەی ئێمە ئەم وزە کارەباییە لە هەموو شوێنەکان بەکاردەهێنین. ئەو کارەبایی لە بەنداوەکاندا دروست دەکرێت لە ڕێگەی کێبڵەکانەوە هەتا تەلەفۆنەکەی من دێن. ئەو وزە کارەباییەی کە بە تەلەفۆنەکەی من دەگا لە ڕێگەی باتریەکەیەوە دەگۆڕێت بە وزەی کیمیایی و خەزن دەکرێت. ئێستا وزەیەکی کیمیایی خەزنکراو لە باتری مۆبایلەکەی مندا هەیە، واتە لەو وزە گۆڕاوەوە دەستمان کەوتووە کە لە بەنداوەکەوە بەرهەم هێنراوە. ئێستا دوگمەی مۆبایلەکەم دەکەمەوە و شاشەکەی هەڵکرا. لەو ساتەوە کە شاشەکەم ڕۆشن بووەتەوە دەستی بە خەرجکردنی وزە کردووە. لە ئێستادا وزەی ڕووناچی بەکاردەهێنم، واتە ئەو وزەیی لە بەنداوەکە بەرهەم هات لە ئێستادا وەک وزەی ڕووناچی بەکاری دەهێنم. دەتوانم ئەم گڵۆپەشدا بجیرسێنم، وزەی ڕووناچی زیاتر خەرج بکەم. بەم شێوەیە بەکارهێنانی وزەکە زیادی کرد، چونکە ڕووناچی زیاتر بەکاردەهێنم. باشە ئەم وزەیەی باتریەکە دەشێت بۆ چ شتێکی تر بگۆڕێت؟ دەشێت بۆ وزەی دەنجی بگۆڕێ، واتە ئەو بڕە وزە بەرهەم هاتووەی سەرەتا گۆڕانکاری بەسەردا نەهات، بەڵکو گۆڕانکاری بەسەر شێوازی بەکارهێنانەکەی داهات. بۆ نمونە باتری مۆبایلەکەم تەواو بوو. کاتێک باتریەکە لە ناویدایە کام دەستگایانە دەکەونە کار. ئەم باتریە چ شتێکی ناوی چالاک دەکات. لەناو ئەم ئامێرەدا باتری هەیە، کامێرا هەیە، کارتی میمۆری، کارڕێخەر، چیپ، مایکرۆفۆن، مۆدیۆم، سەماعە، کارتی شاشە. کە باتریەکە تەواو بوو، واتە لەو کاتەدا کە وزەکەی تەواو دەبێت. تەواوی ئەمانەی بینیمان لە کار دەکەون. دەی بچووکترین بەردی بناغەی بوونی منیش ئەتۆمەکانن. هەروەها گۆی زەویش لە ئەتۆمەکان پێکاتووە، هەروەها ئاسمان لە ئەتۆمەکان پێکاتووە، هەروەها هەوایش لە ئەتۆمەکان پێکاتووە. ئێوە ئێستا خەیاڵی دوگمەیەک بکەن لە گەردووندا کە من دەستی پێدا بنێم و هەموو شتەکانی تر بوەستێنێت. با ئەتۆمەکان بوەستن. ئەو ئەلکترۆنانەی لە چرکەیەکدا بە خێرایی 2200 کیلۆمەتر دەخولێنەوە بوەستن، واتە دنیا و کۆمەڵەی خۆر هەر هەمووی بوەستێ. چی ڕوودەدا؟
وەک ئەم تەلەفۆنە مردووی منی لێدێ، نە لە وایفایەوە دەتوانێت ئینتەرنێت وەربگرێت، نەدەتوانێت پەیوەندی لەگەڵ تەلەفۆنێکی تردا دروست بکە، چونکە ژیانی باتریەکە تەواو بووە. دەی هەمان شت بۆ گەردوون و وجودیش ڕاستە. گەردوون دوو پێکاتەی سەرەکی هەیە، ئەوانیش ماددە و وزەیە. هیچ کام لەم دوانە لە خۆیانەوە نایە نەبوون. بۆ نمونە، ئایا ئەم بەردەشتێکی ئاساییە؟ تەنانەت ئەم بەردە لەم بڕە جیاوازانەی ئەم کۆمەڵە توخمە زیندووە پڕ لە جوڵەیە پێکاتووە. باشە مرۆڤ توانای ئەوەی هەیە بەردێکی لەم شێوەیە لە نەبوونەوە پەیدا بکات؟ بێگومان نەخێر، بەڵام دەشێت هەمان شت لە کۆمپیوتەردا تاقی بکەمەوە. ئافراندنی تاشە بەردێک. بۆ کارێکی لەم شێوەیە پێویستمان بە پرۆگرامێکی گرافیکە. پرۆگرامی داڤینچی شاشەیەکی ڕەشی بۆ من کردووەتەوە. لەم شاشە ڕەشەدا یەکەم شت کە پێویستمە دیاریکردنی ماوەی کاتەکەیە. ماوەیەکی پێنجچرکەیی هەڵدەبژێرم، چونکە هەتا کات نەبێت ناتوانین باز لە بووم بکەین. دەچمە بەشی فیزیۆن لە پرۆگرامەکەدا. لە شاشەیەکی ڕەش زیاتر هیچمان لە بەردەمدا نییە، هەر بۆیە فەزایەکی سێڕەهەندی لەم شاشە ڕەشەدا دروست دەکەم. ئەمە فەزا سێڕەهەندیەکەی منە. پرۆگرامەکە بۆ ئەمە بەستە پەڕەیەکی سپی خستووەتە بەردەمم، هەر بۆیە دیمەنی بەردێک بۆ سەر ئەم کاخەزە سپیە زیاد دەکەم. لە ئێستادا دیوارێکی بەردینم بۆ دروست بووە. من داوای لێ دەکەم شکلێکی گۆیی هەبێ، تاشە بەردەکە کەمێک بچووکە دەبێ گەورەی بکەم. ئێستا بەردیا خوتەسارەیەکی لەم شێوەیەم بۆ دروست بووە. پلانی ئەوە دادەنێم کە ئەم بەردە لە ماوەی 5 چرکەدا بە پلەی 360 پلە بە چواردەوری خۆیدا بخولێتەوە. هاتمە سەر چرکەی 0 و دیاریم کرد. دەڵێم با ئەم بەردە گۆییە لە ماوەی 5 چرکەدا بە پلەی 360 پلە بە چواردەوری خۆیدا بخولێتەوە. بەم شێوەیە بەردەکە لە ماوەی 5 چرکەدا جارێک بە چواردەوری خۆیدا خولایەوە. ئێستا بە هەسارەیەکی تر دروست بکەم. گەر ئەمە بە زەویدا بنین با ئەو وەک مانگ دروست بکەین. هەر بۆیە دەبێت فەزای دووهەم دروست بکەم. بۆیە ڕەنگێکی جیاواز بۆ ئەمەیان بەکاردێنم. ئەم چینە تازەیە شکلی گۆیی پێدەدەم. شتێکی لەم شێوەیە دەرچوو. لە دوو فەزای جیاوازدا دوو هەسارەی جیاوازم دروست کرد. سەرەتا با فەزای هەردووچیان بکەم بە یەک. لەبەر ئەوەی لە هەمان خاڵدا تێکەڵ بە یەکتر بوون بەم شێوەیە لێهات. ئێستا لە ڕەهەندی ئێکسدا لە یەکتریان دوور دەخەمەوە. هەسارەکەی یەکەم تەنیا یەک جار بە چواردەوری خۆیدا دەخولایەوە. ئەمەی دووهەمیان با زیاتر بخولێتەوە. کەوایە ئەمەیان با 4 جار بخولێتەوە. بەم شێوەیە دەبێت 1440 پلەی پێ بدەم. با خاڵی سەرەتا بە 0 ناو ببین. کە گەیشتە چرکەی پێنجەم 4 جار بە دەوری خۆیدا خولا بێتەوە. با ئەوەی دووهەمیان بچووک بکەمەوە و هاوشێوەی قەبارەی گۆی زەوی و مانجیان لێ بکەم. بە چواردەوری خۆیدا بخولێتەوە. بەڵام لەبەر ئەوەی وەک مانجی دەستکردی لێ دەکەم با بە چواردەوری دنیاشدا بخولێتەوە. ئێستا ئەمەیان ڕێک دەخەم. یەکەم هەسارەیان 1 جار بە چواردەوری خۆیدا دەخولێتەوە. دووهەمیان 4 جار بخولێتەوە. زەوی لە ڕۆژێکدا 1 جار بە چواردەوری خۆیدا دەخولێتەوە. مانگ 27 ڕۆژ جارێک بە چواردەوری خۆیدا دەخولێتەوە. لەبەر ئەوەی مانگ کردم لە خولگەی خۆیدایە ئەم کارە دەکات. ئێمە تەنیا یەک ڕووی مانگەکە دەبینین. لایەکەی تری هەرگیز نابینین. بۆ ئەوەی ئەم کارە ساکارە ئەنجام بدەین، سوودمان لە چی بینی؟ تەکنەلۆژیایەکی پێشکەوتووی سەدەی 21 کۆمپیوتەر، شاشە، کارەبا، پرۆگرامی داڤینچی. واتە پرۆگرامەکە پێویستی بە چەند پرۆگرام سازێک هەیە. بە دەربڕینێکی تر پێویستی بە ئامانجێک هەیە. ئایا ئامانجی من لەم کارەدا چی بوو؟ سەرەتا وتم لە جیهانی واقعیدا ناتوانم بەردێک دروست بکەم، کەوایە با لە جیهانی گرینمانەیی دیجیتالیدا دروستی بکەم. لە ڕێگەی ئەم 7 شتەوە توانیم 2 بەرد لە جیهانی دیجیتالیدا دروست بکەم کە لە ماوەی 5 چرکەدا بە شێوەیەکی ڕێکخراو بە چواردەوری خۆیدا بخولێتەوە. تەکنەلۆژیایەکی پێشکەوتووی سەدەی 21 کۆمپیوتەر، شاشە، کارەبا، پرۆگرامی داڤینچی، ئامانج، هەروەها من. بێگومان هەتا ئەو کاتەی کۆمپیوتەرەکەم کار دەکات. بەڵام گەر کارەبام لێ ببڕێ ئەم پرۆژەی دروستکردنی بەردە شکست دەهێنێ. ئەوەی من توانیم دروستی بکەم 2 بەردی دیجیتالی بوو. بەڵام لە بۆشایی ئاسماندا بەردگەلێکی ڕاستەقینە هەن. ناتوانین بڵین ئەوانە خۆڕسک و بێخاوەنن. لێپرسینەوە لە بوونی بەردێک بەم شێوەیە دەکرێت. ڕەگ نییە. باشە ئەمە لە چی دروست کراوە؟ چێ ئەمەی دروست کردووە؟ لە ساڵی 2020 ڕووداوێکی سەرسوڕهێنەر لە ئەمریکا ڕوویدا. لە ویلایەتی یوتاهیە کارمەندانی ئاسایشی ویلایەتەکە کاتێک بە هەلیکۆپتەرێک بەسەر ناوچەکەدا دەسوڕانەوە مۆنۆلیتێکیان بەرچاو کەوت. مۆنۆلیت واتە بەردی یەکپارە. درێژیەکەی 3 مەترێک دەبوو. لە شێوەی ئاوێزەیەکی سێگۆشەیی درەوشاوەدا بوو. وەک بلۆکێکی ئاسنین دەردەکەوت. هەموو کەسێک پرسیاری ئەوەی دەکرد کە ئەمە لەکوێوە هاتووە. چەندین ڕۆژ لە میدیاکاندا مشتومڕی لەسەر کرا. یەک دنیا بیردۆ سەبارەت بەم پارچە ئاسنە دروست کران. یەکێک دەیوت ئەمە لەلایەن بوونەوەرە ئاسمانیەکانەوە هێنراوە. هەندێک دەیانگوت ئەمە لەلایەن پەتەشیا دروست کراوە کە خەریکی دروستکردنی پەیکەرەی سەرسوڕهێنەرە. گۆڤارێکی هونەریش دەیگوت ئەم پارچە ئاسنە لەلایەن جاک مانکڕەکن دروست کراوە کە بە دروستکردنی پەیکەری کۆمیدی ناسراوە. دێڤید زێوێنایش کە خاوەنی پێشانگەی هونەریە لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزدا ئەوەی دووپات کردەوە کە گومان لەوە دانیە ئەمە کاری جانە. بەڵام هیچ کات لە مرۆڤەکان سەبارەت بەم ئاوێزە سێگۆشەیە ساکارە ئەم قسانەی نەکرد. بۆ نمونە هیچ کام لەم پرۆفیسۆرە جیۆلۆجیانە دەرنەچوون و ئەم قسانە بکەن.
پێمان وایە سەرنجامی توانەوە کە بوومەلەرزە تەکنۆتیکیەکان کۆیان کردبووەوە هەر لە خۆیانەوە ئەم شێوەیەیان وەرگرتووە یان کەسیان نەیانوت وەها پێشبینی دەکەین پێش 3 ملیار ساڵ دەستیان بە دروستبوون کردووە و سەرنجامی داخورانی سروشتی ئەم شکڵیان وەرگرتووە. واتە هیچ کەم لە زانایانی ویلایەتی یۆتاهایە سەبارەت بەم پارچە بەردە بیرکردنەوەیەکی لەو شێوەیەیان نەبوو. دەی لە کاتێکدا مرۆڤەکان کە پەیکەرەیەکی تاشراوی لەم شێوەیە دەبینن یەکسەر بە دوای پەیکەر تاشەکەیدا دەگەڕێن. لەبەرچی هەمان لۆژیک بۆ ئەم گردونە بەکارناهێنێ کە سەدان ساڵەتیایدا دەژین. لە هەندێک کەسی زاناوە گوێمان لەم جۆرە قسانە دەبێ هەموو شتێک بەڕێکەوت دروست بووە. تێپەڕینی ملیاران ساڵ بەسەر ئەو ڕێکەوتەدا کۆمەڵەی خۆری هێنایە ئاراوە. ئەمەیش سەرکەوتنی ڕێکەوتە ڕێژەییەکانە. ئایا ئەم قسانە هەتا چەند زانستین؟ با نمونەیەکی تر بهێنینەوە. بەردە هەڵپەسێدراوەکان ستۆنهێنج. پێشتر ئەم بەردانەتان بینیوە؟ ئەم بەردانە وەک یەکێک لە ڕەمزە کلتوریەکانی ئینگلیزەکان هەژمار دەکرێت. لە دووری 130 کیلۆمەتری ڕۆژاوای لەندەنن. لە ساڵێکدا 1 ملیۆن مرۆڤ سەردانیان دەکەن. ڕێک لە ناوەڕاستی پێدەشتێکی تەختی کاچی بە کاچیدایە. لە 85 بەرد پێکاتون کە شکلی ناڵی ئەسپێکیان هەیە. دەڵێن 3000 ساڵ پێش زاین ڕیسکراون واتە 5000 ساڵە بەم شێوەیەن. بەرزی هەندێک لە بەردەکان خۆی لە 9 مەتر دەدا. هەروەها قورساییەکەیان خۆی لە 35 تا 40 تەن دەدات. توێژینەوە لەسەر بەردەکان کراوە. گەورەکانیان لە شاخەکانی مالبۆرنەوە هاتون کە دووریەکەیان لەم شوێنەوە 32 کیلۆمەترە. بەردە شینەکانی ناویشیان کە خۆیان لە 4 تا 5 تەن دەدەن لە ناوچەی سۆسبولوەوە هاتون کە 320 کیلۆمەتر دوورن لەم شوێنە. هەر بۆیە لە ساڵی 1882ەوە بە شێوەیەکی فەرمی وەک شوێنەوارێکی کلتوری دەپارێزرێت. زۆر دەمێکە هەر یەک لە شوێنەوارناس و شوێنەوارناسانی زەوی خەریکی توێژینەوەن لەسەر ئەوەی کە چێ ئەم بەردانەی بۆ ئێرە هێناوە، چێ خستونیەتە سەر یەکتری، چێ بەم شێوەیەی ئێستا ڕێکی خستون. هەندێک لە زاناکان بنمونە دەیڤد ناشکە یەکێکە لە زانا شوێنەوارناسەکان دەڵێ ئەمانەیان لە ڕێگەی خشاندنەوە هێنراون یاخود لەسەر هەندێک ئامرازی لولەکی خلۆر کراونەتەوە. هەر یەک لە جینا ڕیچارد و مارک ویزبیش دەڵێن لەسەر کۆمەڵەدارێکی چاوەرکرا و خلکراونەتەوە. بەڵام هیچ کەسێک بیر لەوە ناکاتەوە کە ئەم بەردانە بەڕێکەوت کەوت بێتنە سەر یەکتر. کەس باز لەوە ناکا بەڕێکەوت دیان لە ڕێگەی ڕووداوی سروشتیەوە دروست ببن. کەس ناڵێ لە ڕێگەی لافا و ڕەشەباوە ئەم شێوەیان وەرگرتووە. تەنانەت دەوانەی قسەی زۆر سەرسوڕهێنەر دەکەن. دەڵێن ساحیری سەدەی 12 کە ناوی مێرلینە بەم شێوەیەی لێکردوون. هەروەها هەندێکیش دەڵێن بوونەوەرە ئاسمانیەکان بەم شێوەیە ڕیزیان کردوون. تەنانەت بۆ ڕیزبوونی ئەو بەردانە و هەڵپەساردنیان بەسەر یەکەوە مرۆڤەکان بە دوای بکەرێکدا دەگەڕێن. کەس بیر لەوە ناکاتەوە سەرنجامی ڕێکەوت لە ماوەی 5000 ساڵدا بەم شێوەیەیان لێهات بێ. کەس بیردۆزێکی لەم شێوەیەی نەخستوەتە ڕوو. بەڵام هەندێک لە زانایان سەبارەت بە کۆمەڵەی خۆرام چەندێڕەیان لێ دەبیسترێ. دروستبوونی کۆمەڵەی خۆر و مرۆڤەکان ئەگەرچی بەڕێژە ئەگەرێکی کەمیشی هەیە بەڵام دیسان ڕێگەی تێدەچێ چونکە کاتێکی زۆر بەرفراوان بۆ ئەم ڕووداوە هەبووە چونکە لە دوای تەقینەوە گەورەکەوە ملیاران ساڵ تێپەڕیوە. ئالبێرت سزێن جۆرجی کە خاوەنی خەڵاتی نۆبڵە لە بواری کیمیاییدا ئەم جۆرە قسانە قبول ناکات. هیچ کاتێک ناتوانم ئەو وەڵامە قبول بکەم کەوا کاتێکی بەرفراوان هەبووە بۆ ڕوودانی هەریەک لە ئەگەرەکان. ئەو ماوەیەی وەک کاتی دروستبوونی زەوی دیاریکراوە هەر چەند درێژخایەنیش بێ دیسان کۆمەڵە خشتێک کە بەڕێکەوت ڕیز دەبن ناتوانن کۆشکێک یان پەرزگایەک وەگەوەی یۆنان دروست بکەن. ئافراندن کارێکی ئاسان نییە. تەنانەت ئەم بەردا کە وەک شتێکی زۆر ساکار دێتە پێشچاومان سادە نییە. تەنانەت چیرۆکی دروستبوونی تاکە ئەتۆمێکیش زۆر ناوازەیە. باشایی دروستبوونی دنیا، کۆمەڵەی خۆر و مرۆڤەکان، هێندەی بەردێکی یەکپارەی تاشراو یان هێندەی بەردە هەڵپەسێردراوەکانی لەندەن شایانی سەرنجدان و بیر لێکردنەوە نییە.